نای بەڕێزێ دڵشاد کاک دڵشاد بەچیەوە سەرقاڵی کاک دڵشاد ماڵ و ئیش چ کارێک دەکەیت؟ مامۆستای زانکۆ مامۆستای زانکۆی لە شەستاق بێ مامۆستای چ بابەتێکی؟ اختصاصم زیندەزانی زیندەزانی بەڵێ حەزت لەو بەشەی خۆتە؟ ئەکید دەی لە شەستاق بێ لەگەڵ قوتابیەکان تا بینە چۆنە؟ شکر بە زیاد باشن کەمای خۆشەویستم زۆر چاکە لە شەستاق بێ چۆنە هاتونتە فامیلی مۆڵ؟ وڵا ماڵم نێزیکە یەک شوێنێکی هات ئیشە لە بۆ هاتچۆ و کڕین خۆشە لە بوو دیتنی برادەرەکانی شاروا زۆر چاکە بەخێر بێی سەرچاو جەوەکەی پێ خۆشە یعنی شکر زۆر چاکە بەخێر بێی سەرچاو پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵەن ئینشاءڵڵا بەڵام ئەگەر وەڵامەکە هەر نەزانی مامۆستا پرسیارێکی تر نانا بەشتێکی خۆشم بۆ باسکێ بە سەراتێکی خۆش لەگەڵ خوێندکارەکان تا لە کاتی دەوامە باشە؟ ئەوەی تر فکرکردنەوەی دێ زۆر چاکە باشە من پرسیارەکە لێ یەکەم تا ئەوکاتی شەڵا بیر دەکەوێتەوە پرسیارەکەمان کام سوورەتی قورئان زەواجت بۆ ئاسان ئەکا ئەگەر عەلاقەی بە نیساوە بیت اختیار تێمێ هەڵبژاردن تێمێ سوورەتی حەج بەڵێ سوورەتی نیسا سوورەتی فاتحە هەر نیسا بە تۆڵی نیسا بەڵێ تەئکیدی باوا بێت هاوکاری تەکەم بیگۆڕە ئەوە نییە بیگۆڕە وەڵامێکی ترمان پێ بڵێ حەج دەبی بێ مادەم حەج بەڵێ تەواوە دەستە خۆش بێ بوویتە خاوەن خەڵات ساڵ بێت فەرمونون ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێستان کارتێکی دیجیتال سیتیە دەچی لێ بازاری دەکەی و دەچیتە تێکساس چیکن لەوێنان دەخۆن باشە سپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ باز ناکەی قەینەوە بوویتە خاوەن خەڵات ئەوە ئیتر دەبیتە شوورێک فکری دەوێت باشە بە ئاسانی زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداری کاتێک خۆش خوا لەگەڵ زۆر سپاس